چوارشەمە لە کاتێکدا پۆلیسی شاری نیویۆرک تاقیکردنەوەی شوێنی هێرشی تێرۆریستی درێژە پێدەدا، سەرۆک ترامپ دوای کۆبوونەوەی کابینە بە پەیامنێرانی کورد لە کۆنگرێسی دەوێت دەست بەجێکار بکات کە لە پرۆگرامی دانی ویزا لە ڕووی شانس و بەخت بە وڵاتانی جۆراوجۆر ڕزگاری بێ کە پێی وایە ڕێگای بە گومان لێکراودا 7 ساڵ پێش بێتە ویلایەتە یەکگرتووەکان. ویزەی لۆتەری پێچێ باش بێت، بەڵام باش نییە، باشیش نەبووە. ئێمە لە دژی بوون. ترامپ گوتی ئەو پشتیوانی لە پرۆگرامی ویزا بە پێی لێوەشاوی دەکات کە پێی وایە بۆ ئاسایش و ئابووری ئەمریکا باشتر بێت. ئێمە دەمانەوێت کۆچبەری زنجیرەیی نەمێنێت. ئەو پیاوە کە هاتە ئەمریکا یان هەرچی ناوی بنین کەسانی تری لەگەڵ خۆی هێنا. ئەو خاڵی سەرەکیە بۆ پەیوەندی گرتنی 23 کەس کە لەگەڵ ناوبراو هاتوونەتە وڵات و ئەوەش جێگەی قوبوڵ نییە. زوویەکی چوارشەممە سەرۆک سەبارەت بە ویزای بەخت و شانس بە توندی ڕخنەی لە سیناتۆرەکانی دیموکرات کرد. ئەوە ژوای کرد دیموکراتەکانی وەک فەرمانداری نیویۆرک وڵام بدەنەوە کە لۆمەی خستە سەر سەرۆک دەیەوێت هێرشەکە بە مەبەستی سیاسی بەکاربێنێت. پەیامەکانی تویتەری سەرۆک یارمەتی دەرنەبوون. پێم وانە لەسەر بناغی ڕاستی بووبوون. مەبەستیان هەڕەشەکردنە بۆ هەندێک کەس و بە سیاسیکردنی دۆخەکە بوو. ئەو ئاماژەی بە ڕێبازێکی کۆچبەری کرد کە ویزای بەخت و شانسی بەڕێوە دەبرد. وەلۆمەی خستە سەر کەسانێک کە ڕێبازی کۆچبەریان پەسەند کرد. توێژێنەرانی تێرۆریزم گومانیان هەیە کە کۆتایی پێهێنان بە پرۆگرامی ویزای لۆتەری باری ئاسایشی ئەمریکا باش بکات. ئێمە سەبارەت بە ئەو کەسانی لە دەرەوە ڕادێنە ئێرە نەتەنیا ڕوبەڕووی گرفتی چۆریزی نێونەتەوەین کە ئەمە گرنگی کەمتر لە ئەو گرفتەیە کە لە وڵات توندڕەوی پەرەدەستێنێت و کەسانێک لەدایک دەبن و لە ئەمریکادا گەورە دەبن کە هەمان ڕێگەی توندوتیژی توندڕەوی دەگر نەبەر. سەرۆک ترامپ داوای گۆڕینی بنچینەی لە سیستمی دادی ئەمریکاشدا دەکات. دەڵێت پێویستە خێراتر و بەهێزتر ڕوبەڕووی تێرۆریستانی وەک ئەو کەسە بن کە سێشەممە هێرشەکەی لە شاری نیویۆرک ئەنجامدا.